مسلمانان لە ناوخۆشیانە یەکسانن، کەسیان لە کەسیان گەورەتر و چاکتر نییە، خەلیفەکەیان بکوژرێ لە خوێن وەرگرتنەوەیە هەروەکو ئەو کەسەوەیە لەسەر جادەیە و کەسێکی نەناسرا و داماوە بەڵام ئەکوژرێ، مەگەر بە دینداری زۆر و کردەوەی چاکی زۆریان لە نێوانیانە بەراورد بکرێن بڵێن ئەمە چاکترە ئەمە گەورەترە ئەمان پیاوێکی باشترەوە هەروە، چونکە خوای گەورە فەرمێ ئینە ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، بەڕێزترینتان لای خوای گەورە ئەو کەسەتانە کە دینداری سەرڕاستانەی لە هەمووان زیاترە، تەقوای زۆرترە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو حەدیسە صحیحەیە کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە و ئەلبانیش لە صحیح الجامع الصغير ژمارەی 1780 داوەتێ و بە صحیحی داناوە، فەرموویەتی کە ئەوش هەر مەشهورە: لا فضل لعربي على عجمي ولا لعجمي على عربي ولا لأبيض على أسود ولا لأسود على أبيض إلا بالتقوى، الناس من آدم وآدم من تراب. أفرمي عربيك شاكتر نية لعجمك، عجميكش شاكتر نية لعربيك، هروها سبي بيستك شاكتر نية لرش بيستك، رش بيستك شاكتر نية لسبي بيستك، مگر بالتقوى و زيادة دينداري سر راستانا. همو خلقي لآدمن، آدمش لقلا